ساڵانێک کەمتر دەرفەتی خوێندن بە کچان دەدرا و کۆمەڵگە بە نامۆییەوە دەیڕوانی بواری ئەندازیاری بۆ ژنان. شادان مەدحەت بەهۆی حەز و خولیایەوە بۆ ئەندازیاری چەندین دەستکەوتی زانستی تۆمار دەکات، وەک ژنە ئەندازیارێکی کورد لە بەغدا لە ساڵانی 1960 بۆ 1970کان بە تواناکانی خۆی دەسەلمێنێت. لە ساڵی 1942 لە شاری سلێمانی لەدایک بووە تا قۆناغی زانگۆ خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردووە. وەک یەکەم کچ لە شاری سلێمانی داواکاری خوێندن لە کۆلێژی ئەندازیاری شارستانی زانگۆی بەغدا پێشکەش دەکات. بەوەش دەبێتە یەکەم کچی کورد لە بەغدا کە لە کۆلێژی ئەندازیاری شارستانی دەست بە خوێندن بکات. شادان مەدحەت باسی لە ساڵانێک کرد کە کچان دەرفەتی خوێندنیان کەمتر پێدەدرا. باسی هەڵبژاردننی کۆلێژی ئەندازیاری کرد لەو کاتەدا وتی: لە قسمی علمی هەمووی حەو کچی تیا بووین، زۆر نەبووین. من ئەو ئانە بە دوو هەم دەرچووم لە جەماعەتەکەی خۆما، ئەوان زۆریان چون بۆ کولەی تۆبیە، بەس من یعنی حەزم لە هەندەسە زۆرە کرد. یعنی باوکیشم وەکو ڕەفیقمان وابوو، یعنی کە تەمەشای کرد حەز لە هەندەسەکەم موافقەتی کردبووە. عینەن وەختیشا تەقدیمم کردبوو بۆ بەعسە بۆ دەرەوە، قبول کرام لە رووسیا لە فیزیای زەڕی یان هەندەسەی تەلارسازی، بەڵام باوکم قبوڵی نەکرد بچمە دەرەوانیە. چوومە کولیەی هەندەسەی بەغا، لەویانە کە ڕۆشتم مقابلەیان کردم، باش بوو طبعا دەرەجە وشتم هەمووی باش بوو، بەڵام لە عینەن دەقیقا پێم وتوندم ئەی داخلی چۆنە، بەشی ناوخۆ چۆنە؟ وتیان ئێمە نیمانە بۆ هەندەسە کچان. ئیتر ئەیوتم چی بکەم؟ تیدێ وتیان قەی ناکە، خوا گەورەیە. ئیتر کە ڕۆشتم بڵێن ئەوە ڕۆژ کە چۆم دەوام بکەم لە کۆڵێجی ئەندازیاری بەغا، ئیتر کوڕە کوردەکان بیستوبیان هەموو یعنی بە پیرمەوە هاتن، زۆر هەموو وەکو برام وابوون، زۆر ئینسانی چاک بوون. ئەندازیار شادان ئەوەشی وت لەو کاتەدا خەڵک فێری ئەندازیاری نەبوو بوون بۆ کچان و وەک بەشێکی کوڕانە سەیریان دەکرد. شادان لەگەڵ ئەوەی تەنها کچ بۆ لە کۆلێژی ئەندازیاری، لە هەمان کاتدا بەهۆی ئەوەی کورد بوو لە شاری سلێمانی ژیاوە و زمانی عەرەبی نەزانیوە، ئەمانەش بەیەکەوە ئاستەنگی بۆ دروست کردووە. بەڵام بەو باوەڕی بە خەونەکەی هەیبووە نەیهێشتووە ئەو ئاستەنگیانە ساردی بکاتەوە لە گەیشتن بە ئامانجەکانی. بەڵام کە چوومە سنفەکەوانێ 150 کوڕ بوو، هەر من کچ بووم لەگەڵیانە. دەوامم کرد، باش بوو، مشکیلەم نەبوو. بەڵام کێشەکەم چی بوو؟ عەرەبیم نازانی. هەر ئەو عەرەبیە مەزانی کە لە کتێبەکە خوێنو بوومان لە دەرزەکانی لە بایۆلۆجیەمانە. ئیتر لەبەر ئەوە تۆزێ مشکیلە بوو. عەرەبی قسەکردن نەوعێکی کەیە، خۆتان نەزانن لە بەغا مشکیلە بوو، ڕووم ناها زۆر ئەو قسەیە بکەم. ئیتر زەحمەت بوو لەگەڵ ئەوڵ بڵێن بەشە ناوخۆ لەگەڵ کۆڵێجی ئادابەدایەنە. ئەو ژوورەی کە من تیا بووم، کچێکی تونسی تیا بوو، دوو کچی سینی تیا بوو، ئیتر کەسیان عەرەبیمان نەزانی و تۆزێ ئین بوو، مشکیلە بوو. خواردنیشمان ئەچوینە دارە تەڵەبە لەگەڵ کوڕەکان، بەشێکیان ڕیزێکیان دانەبوو بۆ کچان. یعنی لە جێگایەک ئەم خوێنی، لە جێگایەک نانمانەخوا، لە جێگایەک ئەچوینە بەشە ناوخۆکە لە وەزیریە بوو. ئیتر یعنی بەنسبەت منەوە کێشە بوو، یعنی چۆن بڕۆم و سواری پاس بۆ بڕۆمانە، بەڵام ئیتر ڕاهاتم لەگەڵیە. شادان باسی لەوەش کرد لەو ساڵانەدا دید و تێڕوانین بۆ ژنان جیاواز و نامۆ بووە. تۆزێ کێشەی ئەزانی چی هەبوو؟ کێشەی ئەوە هەبوو کە یعنی تۆزێ ئافرەتیان بەنەوعێکی کەس سەیرە کرد، یعنی ئەو ئانەش هەر مشکیلە بوو بۆ کچ. یعنی زۆر جار مەسەلەن یەکێ لەو شتانە بۆتان باسکەم، دەرزی کۆمەڵایەتیمان هەبوو لە سنفیەکی کۆڵێج. کێ بوو؟ عەلی وەردی بیستوتانە، دکتۆر عەلی وەردی، ئەوە زۆر مەشهورە. ئەو پێوتین ڕۆژێکیان سەعات 3:15 بوو، یعنی پاش نیوەڕۆ هەموو دانیشت بووین، دەستمان کرد بە دەرسەکە، ئەوە سەیرێکی منی کرد. پاش یعنی دوومان سێمانەوە، وتی کچم بۆ تۆ ناڕۆیتەوە ماڵەوە.
ئیتر من ئاوا پێم ناخۆش بووتم چیم کردووەوە ینی وا تێگەیشتم کە ناوێت لە ژوورەکە بم. ئیتر بەڕاستی زۆر بە دڵتەنیەوە ڕۆژمە دەرێ. ئیتر کە بۆ سبحینێ هاتمەوانێ بۆ کوڕەکانتمەوە بۆ ئەو مامۆستا منی ئاوا بردە دەرەوە. وتی بابە قسەکەی کە ئەی کرد باسی پەیوەندی بینی کچ و کوڕە کرد کە چۆن دەست دەکەن و کە چۆن ئاواکە ئیتر نێویست تۆ کچێکی لە بینی 150 کوڕێک گوێ لەوە بێ. ئیتر تۆزیە مشکیلە بوو ینی شتەکان مشکیلە بوو بۆ ئافرەت مشکیلە بوو بەڵام لەخوا بەزیابێ هین ینی تەرتیبم کرد. کاتێک باز لە کۆلێژی ئەندازیاری دەکرێت بۆ کوڕانیش قورسی هەیە، بەڵام کاتێک بیر لە چوونە سەر پرۆژە و سەرپەرشتیکردن دەکرێتەوە لەبەر ئەوەی هەمووی پیاوە بۆیە بۆ کچان بەلایەنەوە زەحمەت و نامۆیە لەگەڵ ئەوەی بواری ئەندازیاری فراوانە و ژنانیش دەتوانن تێیدا بگەنە لوتکە. یعنی قەزیەکە ئەوە بوو کە خەڵک فێری هەندەسە نەبوو بۆ کچ. بۆچی چونکە قەزیەکە ئەوە نەبوو بڵێن هەروەیە چی سەرپرسیارێکە لەسەر بینا لەسەر چی زەحمەتە لەبەرەوە زۆر بەدڵیان نەبوو. ئیتر وردە ئاوا فێر بوون لەگەڵەوانە و بالفعل ینی من زۆرم مەشاکلم توش بوو. لە چەندین بواری ئەندازیاری شارستانی شادان مەتحەت توانیوێتی بە دەستکەوتەکانی خۆی بسەلمێنێت و لەسەر چەندین پرۆژەی گەورە لە شارەکانی عێراق و هەرێمی کوردستان کاری کردووە. من کە ئیشم دەستم کرد بە ئیش لە کۆڵیجی هین بەغا لەبێت لە زانکۆی بەغا منیان تەعین کرد قسمی مەبانی. بەڵام تەبعەن لەگەڵ لە ژوورێکەدا نام لەگەڵ ڕاوێژکارێکی پۆڵۆنی مستەر سیڤینسکی ئیتر باش وەکو یاریدەری ئەو ئیشمە کرد. تا 10 ساڵ لەوێ ئیشم کرد لە زانکۆی بەغا. بەس یعنی ئیشەکە دیزایانی تیا نەبوو منیش حەزمە کرد ینی لە دیزاین لەبەر ئەوە ئیتر پار 10 ساڵەکە خۆم نەقل کرد بۆ وەزارەتی نیشتەجێبوون بۆ بەشی دیزاین. مدیرەکەی مەبانی ناوی پیاوێکی زۆر بەڕێز بوو خەڵکی عانە بوو عەبدولحەمید داموک ئەوە چوو بوو خێرا بۆ کولی هەندەسە لە نەجیب خەروف مامۆستا و مامۆستایەکی بەناوبانی بەغا بوو چوو بوو بۆ زانکۆکە پرسیوتی کێشەیەکی زۆر گەورەم هەیە کچێکیان بۆ دانا من چی لەم کچە بکەم ئەویش وتبووی کێ وتبووی ناوەکەی منیا بوو وتبووی بڕۆ لێی مەترسە من زەمانی یەکەم. ئیتر زۆر ئیحترامیانە گرتم. شادان مەتحەت لە یەکەم ئەندازیارەکانی عێراق بووە کە 7 مانگ ڕاهێنانی کردووە لەسەر بەکارهێنانی کۆمپیوتەر بۆ دیزاین کە لەو ساڵانەدا هەنگاوێکی نوێ بووە لەگەڵ چەندین کۆمپانیای بیانی و ئەندازیاری دەرەوە کاری کردووە و ڕاهێنانی کردووە سەردانی وڵاتانی چین، یابان و ئەڵمانیا و تورکیای کردووە. دواتریش وەک ڕاوێژکار کاری لەسەر پێگەیاندنی ئەندازیارە گەنجەکان کردووە تا بتوان سوود لە ئەزموونی ڕاوێژکارە پێگەیشتوەکان ببینن. لەوێ زۆر تەسمیمەمە کرد زۆر ئەتیمادیانەکە سەرم یەکێ لەو تەسمیمانەی لەوێ کردوومە مەسەلەن نەخۆشخانەی سامەڕایی نەخۆشخانەی کازمیە کۆڵیجی لۆ هی هەمووی هی کازمیە هەمووی لەوێ تەسمیممە کرد. 2 ساڵ لە دایرەکەی خۆماندانە نیشتین چوینە ئەو مۆقعدا نیشتین لەوێ تەسمیمانە کرد و خەریتەکانمان ئەیانیان کرد. بعد 2 ساڵەکە کە هاتمەوانێ بۆ مەرکەزی ئیدریسی بڵێن سنتەری ئیدریسی لەوێ ئیتر بووم بە لێپرسیاوی بەشی شارستانی ڕئیس قسم هەندەسە المەدەنیە لەوێ بوو. ئیتر لەوێش زۆر ئیشی کەم کردووە. ئیتر ئانێکیش کە سەرۆکی بەسی دیزاین بووم لە هینی شارستانی هین چی پێڵێن تۆژینەوەم زۆر هەبووە کرد حەزم لێ کرد مەسەلەن بۆ قیر کردومە بۆ هین یەکێ لەو شتانەی کە تەدقیقم کردووە بینایی دۆمیز شەرکی فەڕەنسی ناوی دۆمیز بوو لە کەرکووک ڕەمبێ بیستیباتان لە فائیدە لە سنجار ئەمانە هەمووی کردبووی. ئیتر لەویانە من کە چێکم کردەوە تەمەشام کرد ئەمە سیستەمێکی جیاوازە ئێمە هەر سیستەمی ئەتیادی بینا ئەەکەین. ئیتر کە تەمەشام کرد شتێکی زۆر هین بوو لەبە ئیتر ئەوە وەکو هینێک تەقدیمم کرد وەکو بڵێن
تۆژینەوەیەک حتا لە ئاخریشە تەقریرەکەیان خستبوو مەکتەبەی ئیدریسیەوانێ و لە زانکۆی بەغاوە هاتن ئەیان میزمان سەر وەرگرن لەسەر ئەوە. لە ساڵی هەفتاکانە حەومان لە مەرکەزی وەزارەتی ئیسکان وەزارەتی نیشتەجێبوون هینمان وەرگرت تەدریبمان هەبوو. تەدریبەکە بۆ چی بوو؟ تازە کۆمپیوتەر هاتە بۆ دنیاوە بۆ ئەوەی کۆمپیوتەر بەکاربێنین بۆ دیزاین. ئیتر لەوێ حەومان لە وەزارەت خوێنمان یان لە دایرەکەی خۆمان ئیشمان ناکرد. پاش ئەوە دوومان نردیانین بۆ هین وڵات سێمان نردیانین بۆ ئەڵمانیا بۆ بەرلین. لەبێ ئیتر تەواومان کرد دەورەکەمان تەواو کرد. ئیتر کە هاتینەوە تقریبەن هەموویمان حەو کەس بووین کە هاتینەوانێ کەس ئیشی ناکرد ئەوەی کە خوێنیمانە تقریبەن ساڵێک خوێنیمانە کەس ئیشی ناکرد. من لەو عانە یەک تەسمیمی هین هاتبوو شەریکەی یابانی چی کرد ساڵحیە هەیە نیشتەجێبوون ئەوێ و لەگەڵ وەزارەتی دەرەوە وەزارەتی خارجیەی عێراق ئەوە کردبووی. ئیتر کە هاتن ئەیانویست ئەبێ چێکیان کە بە منیان گوت تۆ چێکی ئەم بینانە بکە. ئەتر کە چێکم کرد من تەبعاً زۆر خۆش بوو. یعنی من ئەو مەسەلەن بەمانێک بینایەکەم تەدقیقە کرد بەڵام کە کۆمپیوتەرم ئیستیعمالە کرد هەمووی بە 2 ڕۆژ تەواوە بوو. چی بوو؟ ئەو عانە کۆمپیوتەر پەرسۆنەڵ کۆمپیوتەر نەبوو کۆمپیوتەرە گەورەکان ئیتر پەنچینگ کارت هەبوو. چۆن ئێمە ئیستیمارەمان پڕە کردەوە معلوماتەکە ئەمان نار بۆ سنتەری کۆمپیوتەر کە لە هین بوو کە لە وەزارەتی نیشتەجێبوون و ئیتر ئەوانەیان کرد و نەتیجەکەیان بۆ هێنیان تەبعاً خەبیرێکیان لە ئەڵمانی و هێنابوو لەگەڵیە. ئیتر تەمەشایان کرد بە هەر من ئیشەکەم. ئیتر زۆریان پێخۆش بوو لەو حەکەسە بەڕاستی سوپاس و پێزانینیان یا بە من وتیان ئێمە نەمانەزانی ئەم کچەوەمانەزانی ئەم دەرچوو زۆر ئیشەکە لەسەر کۆمپیوتەرەکەم زۆر ئیش پێ کرد. طبعاً زۆر باش بوو بۆ شەریکەکە چونکە ئیتر ئەوەنە خەڵک نایەنێ و بێنێ بە فترەیەکی کەم. ئیتر منیش تەقاعد بووم هاتمەوانێ ماڵەوە پاشەوە ئیتر نادیانەوە بە شوێنتیان وەرە بە عەقد ئیشکەوتم ئیش ناکەم ئیتر لەو هێنا. بەڵام پارێزگا ناردی بە شوێنما وتی ئەمانەوێ بەشی دیزاینمان بۆ بکەیتەوە لە پارێزگای سلێمانی. ئیتر لەوێ بەشی دیزاینم کردەوانێ بەڕاستی گەنجی کۆمەڵێک گەنجی ڕێک و پێکی زیرەکی کورد هەموو لەویانە ئیشیانە کرد. ئیتر تەمەشام کرد ئەبێ ئەمانە خەبیرێکیان لەگەڵ ئەبێ ینی ڕاوێژکارێکیان لەبەر بۆی شت فێر بن. وەڵا ئیتر لە زانکۆی سلێمانی لە زانکۆی بەغاوانێ ڕاوێژکارم بان کرد ئەهاتن ئیتر کە تەسمیمێکیانە کرد لەگەڵ ئەوانە زۆر ینی پیان خۆش بوو. شادان مەدحەت لە کۆتایی قسەکانیدا وەک بەشێک لە ئەزمونەکانی خۆی بۆ ژنان ئەوەی دووپات کردەوە کە گرنگە ژنان خاوەن بڕیار و هەڵبژاردننی خۆیان بن تا بتوانن سەرکەوتوو بن. گرنگترین شت ئەوەیە ئەو کەسە بە زۆر نەیخەیتە بوارێکەوە خۆی حەزی لێ بکە. یعنی ڕەم بێ من ئەگەر بچوومایە کولەی طوبێ ڕەم بێ وا نەبووایە چکە حەزم لێ ناکرد. یعنی خۆی مهم ئەوەیە ئەو کەسە خۆی هەڵی بژێرێ و کچیش یعنی ئەبێ ئیسباتی کە فەرقی نییە لە بینی کچ و کوڕ هەموو یعنی مهم ئەوەیە بتێ و ئیشە تەواوکەیت و بە پاکی و بە ڕێکی و ڕێگای ڕاست بڕۆیت ئەوە مهمە. دیزاین ئۆف ئێرپۆرتی هین ئەربیل و لەگەڵ بامەرنی وەختی خۆی کە کردومە پێش ئەوەڵ ئێستام تازێ نازانم کە تازەیان کرد بێتەوە